حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە سیستمی ئەلەکترۆنی پەروەردە هەڵسەنگاندنی قوتابیان و خوێندکاران پەیوەندی بەردەوامی نێوان قوتابخانە و بەخێوکاری قوتابیان ئەم پرۆژەیە لە سەرەتادا لەسەر 28 قوتابخانەی حکومی و ناحکومی هەرێمی کوردستان ئەزموون دەکرێت. مامۆستای بابەت پاسوەرد و یوزەرنەیمی تایبەت بەخۆی پێدەدرێت کە پلاتفۆرمی ئیپەروەردە دەکاتەوە. مامۆستایان و بەخێوکارانی قوتابیان و خوێندکاران دەتوانن ئەپلیکیشنی ئیپەروەردە لە مۆبایلەکانیان داونلۆد بکەن. لەسەر سیستمەکانی هارمۆنیۆس بۆ مۆبایلی هواوی، ئەندرۆید لەسەر سیستمی ئەندرۆید، iOS بۆ ئایفۆن و ئایپاد. سەرەتا مامۆستا کۆدی بەکارهێنەر و وشەی نهێنی داخل دەکات کە لە قوتابخانەکەی وەریگرتووە. دواتر چوونە ژوورەوە دادەگرێت. مامۆستا دەتوانێت ئەو پۆلە هەڵبژێرێت کەوانەی لێ دەڵێتەوە بە نمونە پۆلی هەشتەمی بنەڕەتی. ئەمە ناوی قوتابیەکانی پۆلی هەشتەمی بنەڕەتی ئەو مامۆستایە کە داخلی سیستمەکە بووە. سێریاڵی قوتابی، کۆدی قوتابی، هۆبەی قوتابی، ڕەگەزی قوتابی، هەڵسەنگاندنی پێشووی قوتابی. بۆ ئەوەی مامۆستا هەڵسەنگاندنی قوتابیەکانی بنێرێت بۆ بەخێوکارانیان پێویستە ئەم ڕێکارانە بگرێتە بەر. کلیکی ئایکۆنی هەڵسەنگاندنی ئەم قوتابیە دەکات. مامۆستا ئەو بابەتە هەڵدەبژێرێت کەوانەی لێ دەڵێتەوە بە نمونە زمانی کوردی، پاشان ئەو ئاستانەی هەڵبژاردن دیاری دەکات بۆ قوتابێکە. لەسەر ئاستی ئامادەبوون، لەسەر ئاستی چالاکی ناوپۆل، لاهێنانی پێداویستیەکانی خوێندن، باگابوون و تەرکیزی ناوپۆل، لەسەر ئاستی ڕەفتار، ئاست و نمرەکانی لە هەڵسەنگاندن، لەسەر ئاستی تەندروستی. ئەگەر لە دەرەوەی ئەو حەوت ئاستەی هەڵسەنگاندن مامۆستا ویستی دیداری بەخێوکاری قوتابی بکات، دەتوانێت بە هەماهەنگی پێشوەختە لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەی بەم جۆرە ڕۆژ و کات دیاری بکات بۆ ئەوەی بەخێوکاری قوتابی سەردانی قوتابخانەکەیان بکات. لە بەشی نمرەکان مامۆستا دەتوانێت نمرەی قوتابیەکەی یان هەموو قوتابیەکانی ببینێت بە تایبەت بابەتی وانەکەی خۆی. مامۆستا دەتوانێت لە بەشی هیستۆری هەموو هەڵسەنگاندنێکی پێشووی خۆی بۆ قوتابیان ببینێت. سیستمەکە بە زمانی کوردی، سۆرانی، بادینی، ئینگلیزی، عەرەبی، تورکمانی، سریانی بەردەستە. ئەکاونتی بەخێوکاری قوتابیان و خوێندکاران. بەخێوکاری قوتابی دەتوانێت لە ڕێگەی ئەو یوزەر و پاسوەردەی کە لە قوتابخانە وەریگرتووە پلاتفۆرمی ئیپەروەردە.com یان ئەپلیکیشنەکەی بکاتەوە. بەخێوکاری قوتابی دەتوانێت لە ئەکاونتی منداڵەکەیدا سوود لە 4 بابەت وەربگرێت: هەڵسەنگاندن، نمرەکانی قوتابی، ڕێنمایی گشتی بۆ خێزان، خشتەی وانەکانی قوتابی. هەڵسەنگاندن بەخێوکاری قوتابی بابەتێک هەڵدەبژێرێت بە نمونە زمانی کوردی دەتوانێت هەڵسەنگاندنی مامۆستای بابەت ببینێت. نمرەی قوتابی بەخێوکاری قوتابی دەتوانێت نمرەی قوتابێکە ببینێت بۆ هەموو وانەکان. ڕێنمایی بەخێوکاری قوتابی دەتوانێت ڕێنمایی پێویست بۆ خێزان و شێوازی مامەڵەکردن لەگەڵ منداڵەکەی ببینێت. خشتەی وانەکان بەخێوکاری قوتابی دەتوانێت خشتەی وانەکانی هەفتەی قوتابێکە ببینێت. ئەکاونتی ڕێنماییکاری پەروەردەی
ئەو قوتابخانانەی کە ڕێنماییکاری پەروەردەیان هەیە ڕێنماییکار لە ڕێگەی ئەو یوزەرنەیم و کۆدەی لە قوتابخانەکە وەریگرتووە داخلی سیستم دەبێت. ڕێنماییکار دەتوانێت پۆلێ دیاری بکات بە نمونە پۆلی هەشتەمی بنەڕەتی ناوی قوتابیەک هەڵدەبژێرێت کە دەوێت پەیام بۆ بەخێوکارەکەی بنێرێت. پێویستە پێشتر لەسەر ئەو بابەتە ڕێنماییکار هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکەی بکات. پەیامی ڕێنماییکاری پەروەردەیی بەڕێز بەخێوکاری قوتابی پاش سڵاو و ڕێز من ڕێنماییکاری پەروەردەیی قوتابخانەی منداڵەکەتم داواکارم لە بەڕێستان بفەرمونون وەک لە خوارەوە دیاری کراوە سەردانی قوتابخانە بکەن بە مەبەستی گفتوگۆکردن لەگەڵ ڕێزدا. بەڕێوەبەری قوتابخانە پرۆسەی ناردن ئەکاونتەکەی داخل دەکات و پۆلێک دیاری دەکات بە نمونە پۆلی هەشتەمی بنەڕەتی بۆ ئەوەی بزانێت ئایا مامۆستایان هەڵسەنگاندنیان بۆ قوتابیان کردووە. بەڕێوەبەر دەتوانێت ئاگاداری هەموو هەڵسەنگاندنەکان بێت. هەر دیدارێک مامۆستا لە خوێندکاری داوا بکات پێویستە پێشوەختە بەڕێوەبەری قوتابخانە ڕەزامەندی بدات و هەماهەنگی لەگەڵ بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی پەروەردە، ڕاگەیاندنی وەزارەتی پەروەردە.